لە هەولێر خەڵکێکی زۆر پابەندی ڕێنماییە تەندروستیەکان نابێت و ڕەخنە و گلەیی و ناڕازەتیەکی زۆری هەیە. ئەمەش لە کاتێکدایە تا دێت مەترسیەکانی کۆڕۆنا زیاتر دەبن. لە ئێستادا وەک وەزارەتی تەندروستی باسی لێوە دەکات 1015 کەس تووشی کۆڕۆنا بوونە، لە نێویدا 18 کەس مردوون. لە هەموو بوارەکی حکومەت دەبێ بەڕاستی دەنجی گەل ینی جێبیست بێ، یارمەتی گەل بدە، ینی یارمەتی هەژارەکان بدا، کاسبکارەکان بدا، یارمەتی ئەو کەسانی خۆی بدا کە دەنجیان پێدایە، ئیشیان لە بۆ جێبەجێ بکات لە بۆی متمانی خۆیان بگەڕێنەوە و هاوڵاتیانیش وەکو ساڵانی ڕابردوو ینی سەرکار و کەسابەت و بێ مشکلەی خۆیان ئیشیان بکەن. و ئەندامێکی مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێت لە ڕاستیدا خەڵک نیگەرانە بەوەیکەوە لە مەسلەی ژیان، لە مەسلەی موچە، لە مەسلەی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی، لە مەسلەی سیاسی خەڵک دڵنیای سیاسی نییە، دڵنیای ئابووری نییەوە، دڵنیایی کەمە لە کوردستان و لە شەقام بەگشتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چاوپێکەوتنەکان دەبینی هەست بەوە دەکەی زۆر بەوازحی هەست بەوە دەکەی کەوە متمانە لاوازە لە نێوانی حکوومەت و خەڵک متمانە لاواز بووە. پێویستە حکوومەت بە بڕیارەکانی دابچێتەوە بە شێوازێکی تر هەڵسوکەوت لەگەڵ هاوڵاتەکانی بکە بۆ گەڕانەوەی متمانە. بەهۆی قەیرانی دارایی و بێموچەیەوە لە ئێستادا وەک شۆفێرانی تەکسی باسییان لێوە کرد، خەڵکێکی زۆر دەستی داوەتە کاری تەکسی، بەتایبەتیش ئەوانەی کەموچەخۆری دەوڵەت نین. ئیشەکە یەکجار زعیف بۆ چ جارە نمە لە بۆی خەرکەجی زۆر ئێستا بێ ئیشە معاشخۆر نیە، ینی ئەی معاشخۆر نییە بێ ئیشە هەموو یەکجاران لە ئیشی تەکسی کرد، ینی تەکسی یەکجار زۆر بووە، خەڵکیش ینی معاشی نیە، ئەوەی ینی زۆر بە تەکسی هاتچۆی ناکە، ئەوی ینی ئەوەن دەهێتا بکرێ بە پێیان هاتچۆی دەکەن خەڵک زیاتر، زۆر خەڵک سواری تەکسی نابی، ئیشەکە ینی یەکجار زعیف بووە وەک جارە نمە. بەڕێوەبەری دەستگایەکی ڕاگەیاندنی نزیک لە پارتی دیموکراتی کوردستانیش سەبارەت بە داواڕاوەکانی خەڵکو و ناڕازەتیەکان پێی وایە زۆرێک لەو خەڵکانە ئەستان کێشەی ژیانیان نییە، دێن ئەم بارودۆخانە ئاڵۆزتر دەکەن. ئەوەی کە بەهۆی ئەم بارودۆخەوە ژیانی کێشەی تێکەوتووە مافی خۆیەتی و داواکاریەکانی ڕەوایە و بێ حکومەت خۆی بەبەر پرسیار بزانێ بەرامبەری، بەڵام هەندێکی شەیە کە بەڕاستی خەڵکی حیزبن، بارودۆخی پەیوەندیە حیزبیەکان وای کردووە کە زیاد لە پێویست کێشەکان گەورە بکەن و لە سۆشیال میدیای بینین کە زۆرێک لەو خەڵکانانی ئەسڵەن کێشەی ژیانیان نییە، بەڵام بۆی کە وە بەرهێنان لەسەر کێشە حیزبەکانیان بکەن دێن ئەم بارودۆخانە خراپترەکەن، ئاڵۆسترێکن و قسەی خراپی تیاکەن کە ئەمە ناڕاستەوە خۆ کاریگەری لەسەر کۆی خەڵک هەیە لە بەرەوەی ئێستا بەکارهێنەری ئینتەرنێت زۆرە لە کوردستانە. قەیرانی دارایی و ململانەی حیزبی و سیاسیەکان و بێموچەیی و ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان وای کردووە کەوا خەڵکێکی زۆر ڕێنماییە تەندروستیەکان جێبەجێ نەکەن و ڕۆی ڕەخنە و ناڕازەتیەکانیان بە پلەی یەکەم ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بەهۆی خراپی بژێوی ژیانیان. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.